لە شاری سلێمانی گروپی بێخود بە سپۆنسەری تۆڕی میدیای کۆمەڵ و ئینستیتیوتی ژیار فیستیڤاڵی بارانی ڕەحمەتی ئەنجامدا. فێستیڤاڵەکە لە هۆڵی تەلاری هونەر و بە بەشداری هەزاران هاوڵاتی و ژمارەیەک کەسایەتی بەڕێوە چوو. جگە لە پێشکەشکردنی چەند وتەیەک نمایشی پێشانگای نووری پێنووس بۆ هونەری جوان نووسی کرا و بە چەند سرود و مناجاتێکیش لەلایەن گروپی هونەری بێخودەوە لە ستایش و پیا هەڵدانی پێغەمبەری ئیسلام فیستیڤاڵەکە زیاتر ڕازێنرایەوە. بیرۆکەیان فیستیڤاڵەوە بوو کە حەزمان کرد لەم ژیانی جەنجاڵی و بێتاقەتی و بێزاری مرۆڤەکان کە بەڕاستی گیرۆدەی ئاسوودەیەکی ڕۆحین ویستمان ئاسوودەیە بگەڕینەوە بۆ دڵی مرۆڤەکان و ویستمان سەرداری مرۆڤایەتی وەکو ڕەمزێک وەکو قودوەیەک وەکو کاریزمایەک پیشانی مرۆڤایەتی بدەین کە ئەمە ئەرکی سەرشانی ئێمە بوو و ئەمە تەنها تنۆکێک وەفا بوو بۆ ئەو هەموو ماندووبوون و زەحمەت و ئازارەی کە پێغەمبەران بەعام و پێغەمبەری خۆمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بینیوێتی. عزیزانم ئەو خۆشەویستمانە ئەوە سەردار و سەروەرمان. کەسایەتیەکان و هاوڵاتیانی بەشدار لە فیستیڤاڵەکە بە گرنگیەوە لەم جۆرە کارانە دەڕوانن و پێیان وایە کاردانەوەیەکی بەرچاوی هەیە و هیواخوازن لەم جۆرە بابەتە ئەدەبیانە بەردەوامیان هەبێت. بەڕاستی ئەم جۆرە فیستیڤاڵانە کاردانەوە و ینی تەماشاکردنێکی زۆر جوان و ڕێک و پێچی هەیە بۆی بەڕاستی هیوادارم ئینشاڵڵا چەندی شتی دیکەی جوانتر و ڕێک و پێکتر و چاکتریشی لە دوابێ هەم لە بۆ جەوێکی ئیمانی لەناو دڵی ئینسانەکاندا کاریگەری چاچی هەیە هەم لە بۆ یعنی بەڕاستی نوێکردنەوەی سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببینینانەوە ئەو کەیمە پێشەوایەتێکمان هەیە زۆر بەرز و گەورەیە بەڕاستی زۆر جاریش تعبیرەکان بە زۆر شتی جوان لێدرن کە لێرەدا بەڕاستی من لە فیستیڤاڵەدا بە بەرچاوی خۆمدا دیتم لەوەی کەوا منداڵ تعبیریانەدا دەف و سرود و وتاری ئاینی و ئەوانە کۆمەڵشتێکی جیاواز و هەمەڕەنگ لە ناو یەکتردا هەمووی کاردانەوەی زۆر زۆر جوانی هەبوو لەسەر ئەو کەسانی کەوا بەشدارن دەکەن. هەموو ساڵێک ئەلحەمدولیلا لە ڕێگەی ئەم فیستیڤاڵە جوانانەوە هەوڵێن بۆ کۆکردنەوەی خەڵک بۆ کردنەوەی چاویان بە دینە جوانەکەی ئیسلام و ئاشناکردنی ژیانی پێغەمبەر و حیاتی پێغەمبەر بۆ خەڵکی کە کەم تا زۆر شارەزایەتی دووبارە سوپاسیانەکەم و دەستخۆشیان لێ یەکەم بە هیوای ئەوەی کە کاری زیاتر و جوانتریان هەبێت لە داهاتووە. بەتەئکید گرنگە طبعاً وەکو ئاماژەم پێەیە ئەم فیستیڤاڵانە ئەگەر کەسێک کەم شارەزایی هەبێ و ئەبێتە ئاشناتر ئەبێ بە ئەم جۆرە کارانەوە لە ڕێگەی ئەمەوە داخڵی کۆمەڵە جەوێک ئەبێ کۆمەڵە ژنگەیەک ئەبێت کە ژنگەیەکی ئیسلامیە و ڕێخۆشکەرە بۆ خەڵکەکە. سەلامەتی زۆر سۆس ئیلهام بابەکر سەلامەتی زۆر سۆس بەشدار بۆ ڕێخەر بەڵێ بەڵێ شانازی دەکەین کە ڕابەرمانە. ساڵانە لە هەرێمی کوردستان چەندین پرۆژە و کاری هونەری و پێشبڕکێ لە بوارەکانی ژیان و وتەکانی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر ئەنجام دەدرێت. دڵقاق نەساسا شێت و شەیداتان دڵقاق نەساسا شێت و شەیداتان